ئازیزانم سڵاوتان لێبێت ئەمڕۆ کرێپێک دروستەکەین پێویستمان بە یەک هێلکەیە یەکی سەڤانێلا دوو کۆچکی خواردن شەکر و دواتر پێویستمان بە نیو پەرداخ لە شیری وشکە بێ ئەگەر شیری وشکت نەبوو ئەتوانین لە جیاتی ئاو و شیری وشکەکە یەک جار یەک پەرداخ شیری تەڕ بەکاربێنی و دواتر پێویستمان بە هەندێک ئاو بێت لەگەڵ یەک پەرداخ لە ئارد و پاشان یەکی سە پیکین پاودەر ئەگەر زانیت هەندێک توندە ئەوە ئاوی تۆزە زیاتری تێبکە بۆ ئەوی هەندێک شل بێتەوە ئەم گیراوەی کە من دامناوە تقریبا 2 کرێ بۆ 3 کرێپی لێ دەرەچێ و دواتر هەندێک زەیتی تێیەکەم و زەیتەکە توانی دوو کۆچکی خواردنی تێبکەی پێویست ناکات زۆر بێ و پاشان ئەو میوە و چەرەساتەی هەتا بەدڵی خۆت ئەتوانی بیڕازێنیتەوە و لەم لاوە پێویستمان بە ئەم جۆرە تاوانە ئەبێ کە تاوەیەکی پانە بۆ کرێپ و بۆ نۆتێلا ئەبێ و دواتریش کە هەردوو دیوەکەی جوان برژا نۆتێلای تێیەکەم و بەو شێوازە بە میوە و بە چەرەسات ئەیڕازێنمەوە بێگومان میوە و چەرەساتەکە بەدڵی خۆتە هەر جۆرە میوەیەک بەکارێنی هەر جۆرە چەرەساتێک بەکارێنی من ئەمانم هەم پێخۆش بوو هەمیش پێ جوان بوو بۆیە بۆ شێوازە دەرچوو ئەمە جۆرێکیانە ئەمەش جۆرێکی ترە کە هەندێک لە چەرەسات و میوەکەی تێدانە ئەنجا تۆ هەر جۆرێکت پێ جوان بوو پێ خۆش بوو ئەتوانی دروستیکەی نوۆشیگیانتان بێت.